سەبارەت بە دۆخی ناوخۆی ئێستای گۆڕان گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز شێخ نیهات هیرانی بەرپرسی ئەنجومەنی گۆڕان لە سوید لە ستۆکهۆڵمەوە لەگەڵماندا. بەڕێز شێخ نیهات سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. گۆڕان بۆ ڕۆژی بەم ڕۆژە گەشت و بووە دووبەرە. زۆر سپاس لاوڕێزم بۆ کەناڵە بەڕێزەکەی ئێوە. دیارە لە سەرەتای دروستبوونی گۆڕان من یەکێک بوویمە لەو هەڵسوڕانەی کە لەگەڵی بوویمە ماندوو بوویمە تا ئێرە. گۆڕان من پێم وایە بۆ ڕێزنەگرتن لەو دەستوری کە خودی خۆی قەناعەتی پێی هەبوو لەبەرەوەی هەموومان کاتی خۆی کە بووین بە گۆڕان دەستورێک بوو ئێمەی کۆکرد بۆ کە باوەڕمان پێی هەبوو لەگەڵی بەردەوام بووی ئەگەر ناوەکو تاکە شەخص نەبوو. بەڵام بەداخەوە لە ئاست ئەو دەستورە هەر خودی ناو سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان جێبەجێیان نەکرد. ئەوە بوو بە سەبەبێک کە ئێستا ئەیبینین بە چ ئاقارێکدا ڕۆیوە و ئایندەیەکی خراپیش چاوەڕوانیەکە. بەڵێ لەنێو قسەکانتان ناوتان تا ئێرە بۆ لێرەوە بەردەوام نابن لەگەڵ گۆڕان یان بەردەوام؟ بەڵێ من لێرەوە بەڕاستی تا ئێرە لەو دەقیەوە کە قسە لە کەناڵەکەی بەڕێزیەوە کە من ئەو خەبات و خزمەتەی کە ئەمەوێ بیکەم لەنەو پاش ئەمەوێ لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان پەرە پێ بدەم و بەردەوام بم و پێشم وایە واقیعەکە کە بۆ هەمومان ڕوون بووە. پارتی دیموکراتی کوردستان حزبێکە کە حزبێکی گەورەی سەرەکیە دوای چەند ساڵ ئەو هەموو نەهامەتیە و ئەو هەموو شتە نەخوازیارانەی کە تووشی کوردستان بوو، پارتی دیموکراتی کوردستان هەروەکو پارتی دیموکراتی کوردستان ماوە و پێشم وایە تاکە پارتە کە ئەتوانێ داخوازیەکانی میلەتەکە بەرەو پێش ببە. من هەر لە بەڕاستی بە قەناعەتەوە لە پارتی دیموکراتی کوردستانەوە بینم بۆ لە ئێستا و بۆ داهاتوو. دەتوانین بڵێن پرۆژەی گۆڕان شکستی هێنا؟ بەڵێ بە دڵنیاییەوە شکستی هێنا نەکەری گۆڕان. ئەو حیزبە نوێیانەی کە لە ئێستاشدا دروستە بن لەبەرەوەی گۆڕان حیزبێکی گەورە بوو سەرەتا کە دروست بوو. ئێمە پێمان وا بوو لە 5 کورسی دەستپێکە کەچی 20 شتێک کورسی هێنا. من پێم وانێ هیچ حیزبێکی تر لە دوای گۆڕانیش بتوانێ لەو پرۆسەیە بەردەوام بێ و پێشم وایە هەمووی شکستە هێنێ. گەشتبینیش نیم پێم وایە شکستی هێناوە ئێستا لە ئێستادا گۆڕان، بۆیە حاڵی بوویتە و حاڵی ئێستا کە تیدا. بەڵێ لە نێوان دوو بەرەی گۆڕان و حیزبەکانی ترا بۆ پارتی دیموکراتی کوردستان؟ پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی ماندووە، حیزبێکی شێتاکە حیزبە من پێم وایە هەر لە سەرەتاکانەوە کە دروست بووە هەر پارتی دیموکراتی کوردستان هەبووە. ئەو لەقانەی کە جیا بووینەوە لە یەکێتی نیشتیمانیەوە تا حیزبەکانی تر هەمووی لە ناو خودی پارتی دیموکراتی کوردستان جیابۆتەوە. بۆیە دەشبینینەوە لە ڕابردوو لە ئێستاشدا شتەکان دیارە بەرچاوڕوونیەکە کە من بە تاکە حیزبی زانم لە ڕووی ئارامی و سەقامگیری و هەتا سەرۆک بارزانی مەسەلەن چەندین جار لە وتارەکانی ئەڵێ ناچەمینین. من پێم وایە ئەوە وشەیەکە کە ئینسان باوەڕی پێەکە و پێشم وایە تاکە حیزب کە بەو گەورەیە ماوەتەوە تا ئێستا خودی پارتی دیموکراتی کوردستانە نەک حیزبەکانی تر. بۆ تەجروبەکانیش دیارە لە حیزبەکانی تر ئەیبینین لە ڕووی سەرکردەوە لە ڕووی هەر شتێکەوە. بەڵێ بەڕێز شێخ نیهات هیرانی بەرپرسی ئەنجومەنی گۆڕان لە سوید لە ستۆکهۆڵمەوە لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ بەشداریتان.